نەتەنیاهۆ پلانی پەنجەخاڵی بۆ غەزا ڕەت دەکاتەوە. پشتی 7 ساڵان کاروانێ یەکێ یێ دەربدەرێن سەرێکانیێ ڤەدگەرە جه و وارێ خواه. یاسای چوارچێوە بۆ پرۆسەی ئاشتی بڕیارە ئەمڕۆ لە پەرلەمانی تورکیا بخرێتە دەنگدانەوە. سڵاو و دەم باش بینەرانی عزیز، ئەمڕۆ دووشەمە 19 گەلاوێژی 2726 کوردی من بەفراوی نووری لەگەڵ هاوکارم سیروان قەچۆ بۆ ماوەی کاتژمێرێک لەگەڵتان دەبین. خێر هاتنەوێ بەرنامەیە زندی ji dengê Amerîka ji bilî nûçe û agahiyên herî dawî ji Amerîka Kurdistan û Herêmê em ê her wiha şiroveyên Kurd derbarê mijarên rojevê bo pêşkêş bikin. Em hêvîne heta dawiyê hûn bimara bimînin. سەرۆکی ئەمریکا دانالد ترامپ بە ئیرۆ دوشەمێ ڕاگەهاند کە نونێرên rejîma Îranê daxwaza qerebûya ziyanên şer dikin. Lê serok got ku madem ev yek wisa ye Amerîka jî dê daxwaza qerebûkirinê ji navkokiyên Îranê li seranserê Herêmê bike. Ji bo zanyariyên zêdetir em diçin cem peyamnêrê dengê Amerîka li Koşka Spî. Hîwa selam dem baş hîwa çi agahiyên bêtir derbarê vê daxuyaniya serok Trump li cem te hene؟ سڵاو سیروان کەمێک لەمەوبەر سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە دەنگوباسیەوەی گوێ لێ بۆ کە شاندی ئێرانی داوای قەرەبوویان کردووە. دۆناڵد ترامپ گوتی ئەو بیرۆکەیەکی زۆر باشە، بەڵام بەو جۆرە ناکە ئێرانیەکان دایانەوێت، بەڵکو قەرەبووەکە دەبێت بۆ ئەمریکا بێت لەبەر ئەوەی ئێرانیەکان ژمارەیەکی زۆر هاوڵاتی ئەمریکایان کوشتووە لە دەستپێکی هاتنە سەر حکومیان، هەروەها بۆ ئەو خۆپیشاندەرە ئێرانیانەی کە لە ماوەیەک کانی ڕابردوودا کاتێ خۆپیشاندانیان دژی ڕژێمی ئەو وڵاتە دەکرد، حکوومەتی ئێران کە مەزەندە دەکرێت بە زیاتر لە 50,000 هاوڵاتی قەتڵ عامی کردن، کۆمەڵکوژی کردوون. دۆناڵد ترامپ داوای قەرەبوو بۆ ئەو دوو لایەنە دەکات. ئەمە لە کاتێکدایە کە ئەکسیۆسیش کۆمەڵێک زانیاری لە کۆشکی سپیەوە پەردەی لەسەر هەڵماڵیوە ئاماژە بەوە دەکات کە لە ئێستادا پلانی ئەمریکا بوردە وردە هەنگاو بەرە ئەوە دەنێت کە ئیدی پێویستی بە هێرشی سەربازی نەبێت، بەڵکو ئەمریکیەکان زیاتر بیر لەوە دەکەنەوە کە لە ڕێگەی فشاری ئابووریەوە ئێران بخنکێنن، ئابووری ئەو وڵاتە بخنکێنن، چونکە زانیاریەکان باز لەوە دەکەن کە ئابووری ئێران وردە وردە دادەڕوخێ. لەو بارەوە راپۆرتێکم بۆ ئامادەکردوون با بەیەکەوە سەیریکەین. هەفتەیەکی بێ ئاڵۆزی سەربازی و بێ جەنگ لە نێوان ئەمریکا و ئێران تێپەڕی و وا پێدەچێت ئاڵۆزیە سەربازیەکانی نێوان ئەو دوو وڵاتە بەرەو خاوبوونەوە بڕوات. ماڵپەڕی ئەکسیۆس لە زاری سەرۆکی ئەمریکاوە ڕایگەیاندووە کە ئەمریکا لەوانەیە لە جیاتی هێرشی سەربازی پەنا بەرێتە بەرفشاری ئابووری، چونکە سەرۆکی ئەمریکا پێی وایە کە ئێران لە بارودۆخێکی ئێجگار خراپی ئابووریدایە و خۆی وا خەریکە هەرەس دێنێت و ناتوانێت تەنانەت موچەی سەربازەکانی بدات. ئەمە لە کاتێکدایە کە چەند کاتژمێرێک پێشتر جێگری سەرۆکی ئەمریکا لەو بارەیەوە قسەی کرده بوو. جێدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا بە فۆکس نیوزی گوت توانە ئەتۆمیەکان و توانە سەربازەکانی ئێرانیان لەناو بردووە. لێستادا ئەمریکا سیر دەکات ئەگەر گۆڕانکاری لە سیستەمی ئێرانیدا دروست بێت و لە درێژخایاندا پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتە باشتر ببێت. ئەگەر ئێرانیەکان ئەوەش نەکەن بۆ ئەمریکا کێشەیەک نییە و ئەوان بەردەوامی بە فشارە ئابووریەکانی سەر ئەو وڵاتە دەدەن و نەوت و بەنزینی پێویست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دێنن کە پێویستەکانی ئەمریکا دابین بکات. لە ئەگەری بڕیارێکی لەم جۆرە لەوانەیە سەرۆکی ئەمریکا کۆتایی بە ئۆپراسیۆنە سەربازەکان بێنێت و سەرکەوتنی ئەمریکا لە جەنگەکەدا ڕابگەێنێت کە پێشتر ڕایگەیاندبوو تەنیا دوو ئامانجی هەیە. یەکەمیان لە ناوبردنی توانای ئەتۆمی ئێران و دووەم کرانەوەی گەروی هورمز بوو. بەشێک لە چاودێرانی ئەمریکا پێیان وایە ئەگەر بگەنە ڕێکەوتنی گەروی هورمز ئامانجەکان بەدی هاتوون و ئیتر ئەمریکا دەتوانێت لە ڕووی ئابووریەوە فشار بۆ سەر ئێران دروست بکات و پێویست بە هێزی سەربازی ناکات.
بەڵێ سیروان لە ناوخۆی ئەمریکا هەروە لە کۆشکی سپی ئێستا کە من قسە لەگەڵ تۆ دەکەم کەسێکی نوێ دانراوە بۆ داواکاری گشتی دۆناڵد ترامپ بەشداری دەکات لە ڕێوڕسمی سوێن خواردنی داواکاری گشتی نوێی ئەمریکا هەروەها ئێوارەیە کۆمەڵێک تەلەفۆنی دەبێت لە بەرژەوەندی کاندیدی کۆماریەکان و یەکلاکردنەوەی و کاندیدانە لە ئێستادا ئەمریکا خۆی ئامادە دەکات بۆ هەڵبژاردنەکانی کە پێی دەڵێن میدتێرم لە مانگی 11دا هەڵبژاردنە ناوخۆیەکانی ئەمریکا بەڕێوە دەچێت. بەێ هیوا سەلام پامنێری دەنگی ئەمریکا کۆشکاسپی سپاس بۆ وێ راپۆرتێ. هەر لە ئەمریکا باڵوێزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان باس لەوە دەکا کە بەرپرسانی ئێران پێداگرن لەسەر وەرگرتنی پارەی نەختێنە و ڕژیم تەنیا لە حاڵێکدا مل دەدا کە ڕوبڕووی فشاری ئابووری جددی ببێتەوە. ئەم لێدوانانە لە کاتێکدایە کە سیاسەتی فشار ئابووریەکانی واشنگتۆن دژی تاران بڕیارە تا دەکرێت چڕتر ببنەوە. پەیام نێرمان لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا سۆران خاتری لەگەڵمانە. سۆران، مایک واڵز لە لێدوانەکانی ئەم دواییدا بەڕاستی چی وتووە؟ قسەکانی هەڵگری چی پەیامێکن؟ بەڵێ بەفرا و مایک واڵز کە دەکاتە باڵوێزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان شەوی یەکشەممە وتوێژێکی کرد لەگەڵ کاناڵی فاکس نیوز و لەوێدا باسی لەوەی کرد کە ئەو گوشارە ئابووریانەی لەسەر حکوومەتی ئێرانە کە بە هەڵمەتی تووڕەیی دەناسرێ دەڵێ ئەم گوشارە ئابووریانە بە ئابووری کۆماری ئیسلامی وێران کردووە و ئەوتی کە حکوومەتی ئێران لەوانەیە بەرگری بردومانەکان بگرنیانە کاری بەرگری کردەوەی سەربازی بگرێ، بەڵام بەرگری ئەو گوشارە ئابووریانە ناگرێت. با بەشێک لە قسەکانی گوێمان لە بەشێک لە قسەکانی مایک واڵز بێت. led by Secretary Scott Bessent is ئێرانیەکان لە ئێستادا زیاتر لەوەی لە وەزیری جەنگ بترسن لە وەزیری گەنجینەکان دەترسن. کاتێک ئەوان دێنە سەرمێزی دانوستاندن تەنیا باسی پارەی کاش دەکەن چونکە بەرگی بردومانەکان دەگرن. ئەوان گوێ بە سوپای خۆیان نادەن، هیچ بایەخێک بۆ سەربازەکانیان یان بۆ گەلەکەیان دانانێن. بەڵام نیگەرانی چین نیگەرانی ئەوەن کە بەهای دراوی نیشتیمانیان بە توندی لە دابەزیندایە و هەڵاوسان گەشتوتە بەرزترین ئاسی خۆی لە ماوەی 80 ساڵی ڕابردوودا. مایک واڵز ئەوەشی وت کە کۆماری ئیسلامی ڕژیمێکی گەندەڵ و دەمارگیری ئاینیە کە بۆ چەندین دەیە ئێرانی وێران کردو تەنیا بە دوای پارەوەیە. بەوتێ مایک واڵز ئەوەی سەرۆکی ئەمریکا دەیڵێت ئەوەیە کە گەماڕۆی دەریایی سزاکان و بە شێوەیەکی عام گوشاری ئابووری هەمان ئەو شتە دەبن کە لە کۆتاییدا حکوومەت بەرپرسانی حکوومەتی ئێران ناچار دەکەن خۆیان بەدەستەوە بدەن. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە ڕێبەندانی 1403 و کەمتر لە 3 هەفتە دوای دەستپێکردنی خولی دووهەمی سەرۆکایەتیەکەی سیاسەتی گوشاری زۆرینەی لەسەر کۆماری ئیسلامی دەست پێ کردەوە. لە ئەو کاتەوە چەندین سزاوینەیە بەسەر حکوومەتی ئێران و لایەنەکانی پەیوەندیدار بە حکوومەتی ئێرانەوە سەپێنراوە. پاش ئۆپراسیۆنی سەربازی دژ بە حکوومەتی ئێران لە 9 ڕەشەمەی پار و هێرشەکانی سوپای پاسداران بۆ سەر کەشتیەکان ئەو کەشتیانەی کە لە تەنگەی هورموز سێپەر دەبن، سیاسەتی ئەمریکا لە سزا بۆ گەماڕۆی دەریایی حکوومەتی ئێران گۆڕدرا. لە 24 خاکە لێوە یەکەم خولی گەماڕۆی دەریای حکوومەتی ئێران دەستی پێکرد بۆ ماوەی 2 مانگ بەردەوام بووە. لە ئەم 2 مانگەدا زیاتر لە 140 کەشتی لەلایەن سوپای ئەمریکاوە ڕێگریان لێکرا بۆ ئەوەیە بنەتوانن بڕۆنە بەندەرەکانی ئێران یا لە بەندەرەکانی ئێران بێنە دەرەوە. چەند هەفتەیەکیشە خولی دووهەمی گەماڕۆی دەریای حکوومەتی ئێران دەستی پێ کردووە بە وتەی فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست سنتکام لە ئەم 2 هەفتەیە تا ئێستا زیاتر لە 55 کەشتی ڕێگریان لێکراوە نەیانتوانیوە بڕۆنە بەندەرەکانی ئێران یا لە بەندەرەکانی ئێران بێنە دەرەوە. سۆران خاتری پایامنێری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە، سپاس بۆ ئەم راپۆرتە.
سێناتۆری کۆماری ئەمریکا تێد کروز داوای پشتیوانی چەکداری لە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی ئێران دەکات و دەڵێ کورد دەتوانێت بەشێک بێت لە استراتیژیەکی ئەمریکا بۆ ڕووبەڕووبوونەوە و ڕوخانی ڕژیمی تاران. کروز هەروەها ئاشکرای کردووە کە لە سەرەتای ئەم ساڵدا گفتوگۆ لە واشنگتۆن بۆ پڕچەکردنی نایێرانی کۆماری ئیسلامی بەتایبەت کورد کراوە، بەڵام بەهۆی دژایەتی تورکیا و پلانە وەستێنراوە. وردەکاری زیاتر لەم راپۆرتەی فاتمە سەندیدا دەبینێن. Arming the Kurds, who have been a very loyal American ally in multiple conflicts. گوتنین ویدۆماهیەیە تاد کروز سەناتۆری کۆماریە ویلایەتە تەکساس بە مەجددی پشتگیریە گوهارتنە ڕژیمە ئیرانی دکن. دە هەفپەیڤینێکێدا لە هەفتی وێمەهێوی گوت گو ئارمانجا هەریفەر دەوێت هەڵوەشاندن یانجی ڕاکردنا ڕژیمە هەیە ئیرانێ بە. دەربارەی کوردان کروز پشتگیریە وێ پێشنیازی کرد که لمها سیا ایسال هاتبو ارته اوجی بکارانینا هزین کردین لناوا ایرانه دگل کومندین اپوزیسیون وکی هزکا گواشه لسر طهرانه. ده هف پیوینه که دال آدارا ایسال وی لسر مجارا بچکرنا دجبران و رولا کردان بونه هیلانا رژیم ایران دا کربی. او مجار دمه که دهاد که ریوبریا ترامپ بکومین کردین لی ایران و عراق را تکلین خوزیده تر کربین. ترامپ اشکرایی پشگیریا احتمال ایرشا هزین کردی لهندرا ایران نیشانده و راپورتانجی راگه هندن که واشنطن دکاره پشگیریا عثمانی بده دوان. اگر بەڕێز کروز دەیەوێ کورد پرچەک بکرێ دەبێ گەرانتی نێودەوڵەتیش هەبێ بەوەی کە ئەو ڕژێمە یا ئەوەیە دەڕوخێ یا ئەوەیە کاری تۆڵە سندنەوە لە بەرامبەر کورد ناکە یانیش ئەوەیە ببێت بە هاوبەشیەکی ڕاستەقینە بەر لەوەی ئەو ڕژێمە بڕوخێ واقعک لە ڕۆژهەڵاتی کوردستان لە کوردستانی ئێران دروست ببێ. هەڵوێستا گشتیا کروز ئەوە کو دانوستاندن بە ڕژیمە ئیرانی را یان داینە هاریکاریە دراوی یان راکرنا ئابلۆقە و جزایان ji بۆی تەهرانê tiştekî şaş û xelet e. Wî gelek caran li dijî planên ku dikarin dirav û derfetên giring bidine rejîma Îranê axiftiye. Pisyara herî giring ku bersiv lê hewce ye, gelo ev çendeyê bibe stratejiyekî bikêr bo opozisyonê Îranê vêca çi Kurd yan komendî dir. وەک لەم راپۆرتەشدا بینیمان لێدوانەکانی ئەم دوایەی تێد کروز سەبارەت بە ئەگەری پشتیوانی و پڕچەکردنی نەیارانی کۆماری ئیسلامی جارێکی دیکە پرسی ڕۆڵی کوردی لە هاوکێشەکانی داهاتووی ئێراندا وروژاندووە. کروز دەڵێ ئەمریکا توانای پڕچەکردنی کورد و نەیارانی دیکەی هەیە، بەڵام هێشتا بڕیاری بۆ نەداوە. پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا ئەم بارودۆخەکە گەیشتوتە شوێنێک کە پشتیوانی سەربازی بۆ کورد بتوانێت لە ئاستی گفتوگۆی سیاسی زیاتر بڕوات و ببێتە کردەوە و ئەگەر یعنی ببێتە کردەوە و پراکتیک و ئەگەر دەرفەتێکی لەم شێوەیە سەر هەڵبدا کورد چۆن دەتوانێت کەڵکی لێوەربگرێ. لەگەڵ مەیسەم مرادی شرۆفەکاری سیاسی قسە دەکەین سەبارەت بە ئەم پرسە. کاک مەیسەم سەرەتا بەخێر هاتن بۆ بەرنامەیە. بە سەرنجدان بە بارودۆخی ستای ئێران و ملنەدانی کۆماری ئیسلامی بۆ خواستەکانی ئەمریکا لێدوانەکانی تێد کروز تەنیا دەکرێت هەڵوێستێکی تایبەتی خۆی بێ یان بەڕای ئێوە دەکرێت نیشانەی مشتومڕێکی جددیش بێ لە بازمەی سیاسەتی ئەمریکا؟ بڵاوڕێز بەفراوخانم کاتەوە کاتێکی ئەوەش باش پێم وایە کە ئەم بابەتە شتێکی نوێ نییە و ئەوەی کە تێد کروز باسی لێ کردووە ئەوە زۆر گرنگە لە بەرچاو بگرین دوای مەرگی لینزی گراهام ئێستا کەسانێک وەکو تێد کروز وەکو تام کاتن ئەمانە دەیانەوێت کە ئەو جێگەی لینزی گراهامە بگرنەوە و دەبینین کە ڕۆژانە زۆر زوو چاوپێکەوتن دەکەن و باس دەکەن سەرنجی سەرەکیشیان لەسەر ئێرانە هەمان هەڵوێست لەسەر ئێران لەسەر تورکیە هەڵوێستی ڕوونیان هەیە سەر ئەو گروپانەی کە لە ناوچەکە هەن. ئەوەی کە باسی لێ کردووە تێد کروز وەکو کەسێکە لە کۆمیتەی کاروباری دەرەوەی سەنای ئەمریکادا دەستی هەیە بێگومان من پێم وایە کە هەڵوێستی تاکە کەسی خۆی نییە. ئەم بابەتە باسی لێکراوە پێشووترەوە هەبووە لەسەر مێزی دۆناڵد ترامپدا کاتێککە هێرشیان کردە سەر ئێران کەواتە ئەمە شتێکی نوێ نیە. بەڵام لەوەی کە ئایا دووبارە بیانەوێ بەکاری بێننەوە ئەمەوێ ئاو باسی لێ بکەم. تێد کروز کەسانێک وەکو تێد کروز تام کاتن بۆ کەسانی دیکەی ناو کۆماری خوازەکان دەیانەوێت کە ئەم پلانە بکەن بە پلانێکی ئەمریکی. ئەمە پلانێکی ئیسرائیلیە لە ڕاستیدا پلانەکە لەلایەن ئیسرائیلەوە داڕێژراوە بەڵام دەیانەوێت کە ئەمریکاش هاوبەش بێ لەم پلانەدا هەتاکو ئێستا چەند هەڵوێستێک هەیە لە ناو کۆماری خوازەکانە. بۆ نمونە
کەسانی وەکو جێدی ڤانس جێگیری سەرۆک ترامپ لەگەڵ ئەو بابەتەدا نەبوون و باز لەوە دەکرێت کە دەستێوەردانیشیان کردو کەواتە ئەم بابەتە لە پشتی پەردەوە هەیە بەڵام هێشتا نەبووە بە کۆدەنگیەک لەسەر بەڵێ کۆدەنگیەک لەسەری دروست نەبووە لە ناو کۆماری خوازەکاندا. باشە کاک مەیسم وا دای بنین ئەمریکا بەڕاستی بەرەو پشتیوانی لە نایارانی کۆماری ئیسلامی بڕوات بە تایبەت کورد هەنگاوی بۆ بنێ هەنگاوێکی لەم شێوەیە چۆن ئەتوانێت کورد بکاتە فاعیل و یاریزانێکی کاریگەر لە داهاتووی سیاسی ئێرانە؟ من پێم وایە کە کاتێکە باز لەوە دەکەن دەڵێ بۆ نمونە دەڵێ نێارەکانی کۆماری ئیسلامی پڕچەک بکەین مەبەستی سەرەکیان کووردە دواتر هێزەکانی دیکە مەبەستیان خەڵک نیە توانایی خەڵکیە توانایی ئەویانە نییە کە خەڵکی ئاسایی سەرجادە چەکدارەوەکەن بۆ نمونە ڕەنگە مجاهدینی خەڵکی لەو هێزانە بێت کە ئێمە لە شەڕی 40 ڕۆژەدا بیستمان کە چم و جۆڵگەلێکیان کردووە خۆ دەزانی بابەتی چەکداری یا پڕچەکردن پەیوەندی بەوە هەیە کە ئەو کەسانە پێشووتر چێکیان هەڵگرتی بە توانایی بەکارهێنانی چێکیانە بێت بەشێکی زۆری خەڵکی ئێران ڕەنگە نەتوانێت بەکاری بێنێ بۆی لێرەدا کە کاتێک باز لە چەک دەکرێت ئێمە دەبێت ئەوە باز بخوێنینەوە پەیامەکە ڕاستەوخۆ بۆ کووردە دواتر ڕەنگە بۆ مجاهدینی خەڵک بەلوچەکان و بۆ عەرەبەکان هێزە سیاسیەکانیان مەبەستمە ئەوەیە ئایا کورد چۆن دەتوانێت بێتە کاریگەری هەبێت لەو یاریەدا گۆڕانکاری لە ئێراندا بکرێت لە هەر ئاستێکتا بکرێت بۆ نمونە گۆڕانکاریکە لە دەرەوە دەستێوەردان بە چی ئەمریکا چه ئیسرائیل ئۆتۆماتیک کورد بەشێکە لەو گۆڕانکاریە بەویستی کورد نییە ئەوە نییە کە کوردی بڵێت کە من نامێ بڕۆمەناوە گۆڕانکاریەوە تۆ بزانە تەنانەت لە کاتێکدا کە کورد بڕیاری نەدا بڕواتە ناو شەڕەکە لە شەڕی 40 ڕۆژەدا بۆ جغرافیای ڕۆژهەڵاتی کوردستان گۆڕەپانی سەرەکی بەریەکەوتنەکە بوو ئێستش هەیە کاتە کورد بەشێکە لەم شەڕە چبی هەیە و چ نەیهەوێت. بەڵێ باشە یەکێک لە خاڵە گرنگەکانی قسەکانی کروز باسی ڕۆڵی تورکیای کردو بووە دژایەتی ئۆردۆغان کە هۆکار بووە بۆ وەلاوەنانی ئەم پلانە لەلایەکی دیکەشەوە معلومە کە کۆماری ئیسلامی چی کاردانەوەیەکی دەبێ بەرامبەر بە ئەم پرسە کەواتە ئەمە دەتوانێت هەم دەرفەتێک بێ بۆ هێزە کوردیەکان هەمیش لەولاوە ئەگەر هەڵەیەکی با بڵێن استراتیژیکی بێ کە زۆر بە خراپی بەسەریان ناپشکێتەوە چۆن ئەتوانن لە نێوان ئەم دەرفەت و ئەم هەڵەیە خۆیان بپارێزن؟ زۆر ڕاستە بابەتەکە ئەوەیە کە ئەگەر مادام ببێ بە پلان و پرۆژەی وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە پنتاگۆنی ئەمریکا ئەوە دۆناڵد ترامپ بە شێوەی گشتی بڕواتە پشت ئەو پلانە ئێمە دەزانین کە ئەمریکا توانایی ئەوەی هەیە کە پێش بە وڵاتانی وەکو تورکیا بگرێت وەک چۆن لە باشووری کوردستانە پێشیان بە تورکیا گرت وەک چۆن لە ڕۆژاوای کوردستانە پێشیان بە تورکیا گرت ساڵانێکی زۆری یارمەتی هێزەکانی سووریای دموکراتیکیاندا لەبەرەوەی کە دەیانویست بمێنێتەوە ئەو قەوارەیە یارمەتی دەریان بوو باشووری کوردستان بە هەمان شێوەی ئێستا تورکەکان و ئێرانیەکان چاویان بۆ پارچەیەش هەڵنایە بەڵام ئەمریکیەکان هێشتا هەر بەردەوام لە یارمەتیدانی بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش بە هەمان شێوەیە ئەگەر پرۆژەیەکی وها تۆکمەیان هەبێت پێم وایە کە تورکیا ناتوانێت بەو جۆرەی کە خۆی بێوێت دەستێوەردان بکە لەبەرەوەی کە بابەتەکە بە تەنیا ئەمریکانیە ئیسرائیلیشی تێدایە بەریەکەوتنی ئیسرائیل و تورکیا پەیوەندیان هەیە بەوە کە کورد چەندە بەهێز بێت لە هاوکێشەکانی ئێراندا لەوەدا کە ئایا ئێران کاردانەوەی دەبێت بێگومان کاردانەوەی دەبێت و کاردانەوەی توندیشی دەبێت بەڵام واقعەکە ئەوەیە کە ئێران لەم یەک ساڵی ڕابردووەدا تووشی شەڕ و توجار شەڕی ڕاستەوخۆ بووە ئابوووریەکی داڕماوی هەیە هێزەکانی لە ناوخۆی ئێرانە ئەو یەکگرتوویەی کە هەیان بۆ پێشووترنیان ماوە گۆڕانکاری زۆر کراوە لە ئێراندا لە چەند ڕوانگەی جیاوازەوە پێم وایە کە ئەگەر ئەمریکا و ئیسرائیل بیان هەوێت کە بابەتی بەکارهێنانی چەک لە ئێراندا ئاسایی بکەنەوە وەک چۆن ترامپ پێشووتریش باسی لێ کردووە و یارمەتی دەری هێزە سەرەکیەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی وەکو کورد و بەلوچ و عەرەب و مجاهدینی خەلکۆوانە بدەن پێم وایە کە دەتوان گۆڕانکاری زۆر زۆر گەورە بکەن بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەمە واقعەکە من ئەو زۆر بە خێرا بڵێم کاتێک تەنانەت کاتی شۆڕشی ژینا من لەبیرمە کە راپۆرتێک کاتە دەرەوە لە ئیطلاعاتی سوپای پاسداران باسی لەوە کردبوو کە ترسیان ئەوە بووە کە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەی دۆمینەی بە دوای یەکات بکەون ئێستا کە گەر هەڵپشتێکی نێودەوڵەتی گەورەوەکو ئەمریکا و ئیسرائیل هەبێت بێگومان ئەمە توانێت زیاتر خێرایی پێ بدرێت پاشەکشە باشە کاک مەیسام ئەمە باس ئەگەر بکرێت زۆر بە کورتی و خێرا وەڵامیان پرسیارم بیتەوە باز لە یارمەتی دەرەکی با بڵێن بۆ کوردەکان دەکرێت ئەی خۆیان خودی ئەم هێزانە دەزانم ئێوە شارەزای سەربازی ڕەنگە نەبن بەڵام وەکو ئەوەی کە لە هەواڵەکانەوە ئەو شتە گشتیانەی دەوترێت لەسەر حزبەکان
چەندە بەڕای ئێوە ئامادەیی هەیە ئەو حزبانە ئامادەی ئەوەیان هەیە لە ڕووی ڕێکخراوەیەوە کە بتوانن ئەم دەرفەتە بخۆزنەوە لە بەرژەوەندی خۆیانە؟ دەزانی چۆنە بەفراوخان بابەتەکە ئەوەیە کە ئەمریکا ئەگەر بیهەوێت بەڕاستی پلان و پرۆژەی ئەوەی هەبێت کە لە ئێراندا لە ڕێگەی کوردەوە گۆڕانکاری بکات من پێم وایە کە کورد بژاردەی دیکەی نیە بێجگا ئەوەی کە لەگەڵی هاوڕابێت و لەگەڵی بکەوێت پرۆژەکە جێبەجێ بکەن پێکەوە ئێستا چەندە ئامادە بێت و چەندە ئامادە نەبێت ئەو بابەتێکی ناوخۆییە کە کرێ باسی لێ بکە بەڵام لەسەر ئەوەی کە ئایا بیانەوێت کە کورد بۆ نمونە ئەمریکا ئەگەر پلانێکی وایە بێ کورد چۆن دەتوانێت لە ڕۆژاوای کوردستان ئێمە دەزانین کە هێزی چەکدار بوونی نەبوو لە ڕۆژاوای کوردستان بەڵام مادامێک کە ئەمریکا دەیویست و گۆڕانکاریە بکات هات هێزی چەکداری دروست کرد ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانە هێزەکە بوونی هەیە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە ڕێکخستنیان هەیە پەیوەندی نێوانیان باشترە ئەم هێزانە و تا ئاستێک من پێم وایە کە ئەزمموی شەڕی 12 ڕۆژە و لە شۆڕشی ژیناوە بە شێوەیەکی گشتی شۆڕشی ژینا شەڕی 12 ڕۆژە و شەڕی 40 ڕۆژە ئەو هێزانەی گەیاندووە بە قەناعەتێک و بڕوایەک ئەگەر گۆڕانکاری داهاتوو بکرێت لە ئێراندا دەستێوەردان نەکەن ڕەنگە چیتر نەتوانن ئەو کاریگەریانە هەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵێ سوپاس کاک مەیسەم مرادی شرۆفەکاری سیاسی سوپاس بۆ بەشداری لەم گفتوگۆیەدا. پشتی چەند هەفتەیان ژنی قاشان و حتا سبەها یەکشەمیان شەمیە بۆریژی دۆمکردن سینەتۆرێن کۆنگرسا ئەمریکی بۆ بینڤێدانا هاوینێژ واشنگتۆن دەرکەتن بە پشوویە هاوینێدا یان دەدەما پشووی هاوینێدا سیناتۆر بنیشتەجێهین ویلایەتên خۆرە دەجڤن و ji bo kesên ku di mijdara îsal de beşdarî hilbijartinan dibin ev yek têwê watê ku derfet heye ew kempênên xwe zêde bikin. Berî bîvedanê jî civata sînatoyê hejmareke bernivîs pesend kirin lê hên xalên di rojevê de jî neqediyane. Ji bo bêtir agahdarî niha Merîwan Heme peyamnêrê dengê Amerîka lê Kongresê bi meraya Merîwan projeyên herî girîng ku sînatoyê li ser kar kirbûn qebûl kirine çi bûn؟ بەڵێ سیروان ئەنجومەنی سینات کاژمێر دەی بەیانی ڕۆژی هەینی کۆبووە و کاژمێر پێنجی بەیانی ڕۆژی شەمە کۆتایی بەکارەکانی هێناواتە ئەندامان نزیکەی 20 کاژمێر کۆبوونەوە بۆ گفتوگۆ لەبارەی ڕەشنووسی چەندین یاساوە چەند پرۆژه یاسایەکی پەسەند کرا لەوانە ڕەشنووسی یاسای دابینکردنی بودجە هەتا 11 مانگی 12 هەروەها پرۆژه یاسای سەپاندنی سزای زیاتر بەسەر رووسیا کە هەفتەی پێشوو کرا کە ئامانجی فشارخستنە سەر مۆسکۆ بۆ کۆتاییان بە جنگ لە ئۆکرانیا و هەروەها بە دەنگی کۆماری خوازان چەندین کاربەدەستی پێشنیازکراوی حکوومەت بۆ دەیان پۆست پەسەند کران گرنگترینیان تۆڵ بەڵانج بوو بۆ پۆستی وەزیری داد بەڵام ئەنجومەنی سینات هەندێک بابەتی بەبێ چارەسەرکردن جێهێش ئەوانە نەتوانرا چارەسەریان بکرێن بۆ کاتێکی تر. باشە مەریوان ئەو بابەتانە چ بوون کە چارەسەریان بۆ نەکراوە و بەجێهێنراون گرنگترین ئەو بابەتانە چین؟ بەڵێ بەفراو سینات نەیتوانی چەند پرۆژه یاسایەکی گرنگ پەسەند بکات یا گفتوگویان لەسەر بکات هەنێکیان لەبەر نەبوونی کات بوو هەنێکیان لەبەرەوەی دەنگی پێویست نەبوو بۆ تێپەڕاندنیان یەکێ لەو پرۆژانە پرۆژه یاسایەکی نوێبوو بۆ هەڵبژاردن بە ناوی سەیف سەبارەت بە ناسنامەی دەنگدەران و داواکردن مەرجی دەنگدان بۆ بڕوانامەی نیشتیمانی هاوڵاتی بوون و بڕیاریشیدا گفتوگۆ لەسەر پرۆژه یاسایەکی تری گرنگ پەیوەست بە ڕێخستنی بازاری دراوە دیجیتاڵەکان کریپتۆ بۆ کاتێکی تر دوابخات هەرچەندە ئەم پرۆژه یاسایانە هێشتا لە ئەولەویاتی هەندێک لە سیناتۆرەکانن بەڵام دیارە کاتی پێویست نەبوو بۆ گفتوگۆ و دەنگی پێویستیش نەبوو بۆ پەسەندکردیان بۆ چاوەڕوان دەکرێت ئەو باس و گفتویانە لە مانگی نۆ دووبارە دەست پێ بکەنەوە کاتێک کە سینات دەگەڕێتەوە سەرکار. باشە مەریوان دەماگۆ وەکتێک گوت قانوندانەر پشتی وێندانە ڤەگەرن ینی وێ چ لەسەر چ کاری بکەن چێت کارنامەیەواندا هەیە؟ بەڵێ ئەنجومەنی سینات و ئەنجومەنی نوێنەران کارنامەیەکی چڕ و پڕ چاوەڕێیان دەکات کە دەگەڕێنەوە ئەنجومەنی نوێنەران لە سیویەکی مانگی هەش دەست بەکار دەکاتەوە لە کاتێکە ئەنجومەنی سینات تا چواردەی مانگی نۆ ناگەڕێنەوە سەرکات کار یەکەم ئەرکی ئەنجومەنی نوێنەران بریتی دەبێت لە گفتوگۆ و پەسەندکردنی بودجەی حکوومەت چونکە سینات ئێستا تێپەڕاندووە کە وەکووتم هەتا ڕۆژی 11 مانگی 12 بودجە دابین دەکات چونکە بودجەی ئێستای زۆربەی دامەزراوەکانی حکوومەت لە کۆتایی مانگی نۆدا تەواو دەبن و پێویستە بودجەیان بۆ دابین بکرێت و هەروە چاوەڕوان دەکەین هەندێک لە
پرۆژه تری وەکو بودجەی ساڵانەی حکوومەت کە هێشتا پەسەند نەکراوە و پرۆژه یاسای سەبارەت بە ناسنامەی دەنگدەران و هەروەها کە ئەکەم دوانە لە ئەولەویاتی سەرۆکی ئەمریکا بە تایبەتی پرۆژەی ناسنامەی دەنگدەران و پرۆژه یاسای ڕێخستنی دراوە دیجیتاڵەکان کریپتۆ لە کارنامەی سینات و ئەنجومەنی نوێنەراندا دەبن بە شێوەیەکی گشتی لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران و بەشێک لە سینات کە بڕیار لە سەرەتای مانگی 11دا ئەنجام بدرێ هەردوو پارتەکە ئەندامانی هەردوو پارتەکە لە ژێر فشاری زیاتردا دەبن بۆ نیشاندانی کار و دەستکەوتیان و بەرەو پێشبردنی ئەو پرۆژە یاسایانەی کە لە ئەولەویاتی کارەکانیاندایە. بەڵێ مەریوان حەمە پەیامنێری دەنگی ئەمریکا بۆ بابەتەکانی کۆنگرس سپاس بۆ ئەم راپۆرتات. سپاس. بله لعراق گروپین سرب ایرانی و دبیجن کو کمی هفته که لبر ولیت هیک و برسوا ایریشن وداویین عربستان سعودی بده. اف گروپ دبیجن کو باوریا وان بچاره سریان دیپلماتیک نایه. چارچوبه هماهنگی یاد سالدار هول دده کو ریل بر ایریشن عراقی بگره. ددم که دکو سرک وزیر ولیت علی زیدی خو آماده دکه کو سردان ریاض پایتخت عربستان سعودی بکه. پیامنیر هنر احمد بیتر آگاهیان دوی راپورت داده. مۆڵەتی گروپە هاوپەیمانەکانی ئێران لە عێراق بۆ وەڵامدانەوەی سعودیا کەمتر لە هەفتەیەکی ماوە. وەک خۆیان ئاماژەیان پێداوە باوەڕیان بە ڕێگە چارەسەری دیپلۆماسی نییە و لە دەرفەتی گونجاو دەگەڕێن بۆ وەڵامدانەوە. چوارچێوەی هەماهەنگی لە هەوڵدایە لەم دۆخەدا هێرش بۆ سەر سعودیا ئەنجام نەدرێت. ئەوە لە کاتێکدا زەیدی خۆی ئامادە دەکات تا وەکو لە ماوەیەکی نزیکدا سەردانی ئەو وڵاتە بکە. ئێران هەستەکە خەریکە پەراوێزەکەوێت لە ناوچەکە بۆیە من پێم وایە ئەزعەفل ئیمان لە ڕێگای ئەو گروپانەوە شتێکەرەکای تر ئیمڕۆیە سبەی یعنی ئەو حاڵەتە نابێ هەروە بە ئاسانی وەربگیرێت فعلا یعنی گروپ ئەو فەسیلانی کە هەیە وەکو شیعە لە ناوچەی عێراق و تەواو ئینتمایەکی تەواو ئێرانیان هەیە تەسەورەکەم یعنی لە ئامادەکاریە کابن بۆ نانەوەی بشێوەیەکی زۆر خراپ لە عێراق. بەپی وتەی چاودێرانی دۆخەکە کێشەی سەرەکی گروپەکان ئەوەیە کە دان بە ڕاستپاردە و ڕێنمایەکانی حکوومەتی عێراق و تەنانەت چوارچێوەی هەماهەنگیش نانێن بەڵام لە بەرامبەر داواکاری و فەرمانەکانی تاران گێڕایەڵن. میلیشاکان تەنگاو بوونە نەتیجەش ئێران ئاراستیانەکات پێیان خۆش نیانی ڕەنگ بە ئەوەندەی ڕقیان قینیان لە سعودیا بێت لە ئەمریکا نەبڕێ ئەمریکا تەماس نەبێت لە دوورەوە بەڵام سعودیا لەگە عێراق لە ناو یەکن لە ڕووی هۆزیشەوە کۆمەڵی هۆزی نزیکن لێک و خزم و بنعام و یەکترین ینی شتیان بەسەریە کۆ هەیە زۆر ڕئیس هۆزەکانی سەرۆکۆزەکانی ئەنبار زۆر پیشگیری لە سعودیا و لە ئەحمەد شەرعیشەکەن و دژی شیعەکان و میلیشیاکانی عێراقی. لە دوایین هەوڵیاندا گروپە هاوپەیمانەکانی ئێران ئامادەکاریان کردبوو لە ڕێگەی درۆنەوە هێرش بۆ سەر وڵاتانی ناوچەکە ئەنجام بدەن. بەڵام دەستگا ئەمنی و هەواڵگیریەکانی عێراق لە دواساتەکاندا هەوڵەکەیان پوچەڵ کردەوە. لە ئۆپەراسیۆنێکی هاوبەشدا 3 کەس دەستگیرکران و دەست بە سەر چەندین درۆندا گیرا کە لە نێو بارهەڵگرێکدا لە پارێزگای بابلەوە دەگوازرایەوە بۆ شوێنێکی نادیار. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا کەرکووک. لە هەواڵێکی دیکەدا هەل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاندووە تا حەماس بە تەواوی چەک نەکرێ وڵاتەکەی لە غەزا ناکشێتەوە. بنیامین نەتەنیاهۆ ڕۆژ یەکشەمە ڕایگەیان ئیسرائیل ئەو پلانە 15 خاڵیە قبول ناکە
کە ئەمریکا پاڵپشتی دەکا بۆ غەزە و داوای داماڵینی تەواوەتی چەک لە حەماس دەکا لە چەکی قورسەوە بۆ چەکی سووک. نەتەنیاهۆ ئاماژەی بەوەشکرد ئیسرائیل هێشتا لە دانوستاندایە لەگەڵ ئەمریکا سەبارەت بەو پلانە و هەندێک لە پێشنیارەکانی واشنگتۆنی با قبولکرا و دەزانێت و هەندێکی دیکەشیانی پێقبول نییە. لە بەرامبەردا حەماس پابندبوونی خۆی بەو نەخشە ڕێگایەی کە لە قاهرە ڕێکەوتون لەسەری ڕایگەیاندووە و داوای لە ناو بژیوانش کردووە. ئەمریکا داوای کردووە کە داوای لە ئەمریکا کردووە کە نەتانیاهۆ ناچار بکەن بۆ جێبەجێکردنی ئەو پلانە و بە گوێڕەی ئەو پلانەش پێویستە کشانەوەی هێزەکانی ئیسرائیل لە غەزە قۆناغ بە قۆناغ هاوکات بێت لەگەڵ چەکداماڵینی حەماس لە ئەو کەرتە. گروپە چەکدارە ملیشیاکانی سەربەحەشتی شابی کە بەردەوام مایەی سەرئێشەن بۆ سەرخراپبوونی دۆخی ئاسایشی عێراق بەشێکیان چەکەکانیان ڕادەستی حکوومەت کردووە، بەڵام بەشێکی دیکەشیان ئامادەنیان چەک ڕادەست بکەن. بۆ ئەمەش گفتوگۆی چڕ هەیە تا عێراق لە مەترسیەکانی تێچووی دۆخی ئاسایش دوور بخرێتەوە و تەواوی گروپەکان ڕێک بخرێن و فەرمان تەنها لە سەرۆکوەزیرانەوە وەربگرن و چەک لە دەستی دەوڵەت بێ. بۆ زانیاری زیاتر دەچینە لای هاوکارمان دیار جەماڵ. دیار ئەو کاتت باش دۆخی عێراق چۆنە و کام گروپە چەکدارن نایەنەوێت چەکەکانیان ڕادەستی حکوومەتی عێراق بکەن؟ بەڵێ بەفراو سڵاوت لێبێت نزیکەی تەنها 50 ڕۆژماوە بۆ کۆتایی هێنانی ئەو وادەی کە بۆ چەکدارانی بۆ گروپە چەکدارەکانی عێراق دیاری کراوە بۆ ئەوی چەکەکانیان ڕادەستی حکوومەت بکەن و دەسەڵات بەسەریاندا تەنها لای سەرۆکوەزیران بێت. دیارە بە گوێرەی ئەو زانیارێنی بە ئێمە دراوە ڕێکەوتنی ژێربەژێری سەرکردەی چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقەیە، بەڵام تا ئێستا جگە لە گروپەکانی سەرای سەلام و عەسایب ئەهلی حەق و کەتایبی ئیمام عەلی کە چەکەکانیان ڕادەستی حکوومەت کردووە، هەریەک لە گروپەکانی کەتایبی حزب الله و بزوتنەوەی نجوبا ئامادەنین چەکەکانیان ڕادەست بکەن. ئەوەش مەترسی ئاسایشی زۆری بۆ سەر ئێستا و داهاتووی عێراق دروست کردووە. چونکە نابێت ینی گروپی میلیشیایی لە عێراق بوونی بمێنێت. ئەمڕۆ دووشەممە دەی مانگی هەشت لیوا مقداد میری سەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکان و ڕاگەیاندن لە وەزارەتی ناوخۆ لە پرێس کۆنفرانسێکدا ڕایگەیاند 71 بارەگای وەهمی حەجی شەعبیان لە ناوچە جیاوازەکانی عێراق داخستووە. هەروەها وتیشی هەر فڕۆکەیەکی بێفڕۆکەوان بەبێ وەرگرتنی مۆڵەت بفرێت بە پێی یاسای تیرۆر مامەڵی لەگەڵ فڕۆکەکە و هەڵدەرانی دەکرێت کە سەر بە چ لایەنێک بن. دوا بەدوای ئەم پرێس کۆنفرانسە دیارە حەجی شەعبی وەڵامی دایەوە، وتی ئەو بارەگایانە بە هیچ شێوێک سەر بە حەجی شەعبی نین. منەمەوێت هەندێک لە قسەکانی لیوا مقداد میری پێکەوە تەماشای بکەین. ئەی طائرە مسەیرە هەر فڕۆکەیەکی بێفڕۆکەوان ئەگەر لە چوارچێوەی ڕێوشێن و بارودۆخی فەرمی و ئاساییدا بەکارنێنرێت ئەوە وەک هەڕەشەیەکی ئەمنی هەڵسوکەوتی لەگەڵدا دەکرێت. بۆیە ئەوانەی درۆن بۆ مەبەستی ناشیانە یان بە شێوەیەکی نایاسایی بەکاردێنن بەپێی یاسای دژە تیرۆر مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. باشە دیار دەمەوێت بزانم بەرپرسانی عێراق دیارە سەرکردەکانی نێو گروپەکانی سەر بە حەجی شەعبی دوو بەرەن بەرەیەکیان میان ڕەون و ئامادەن لە ژێر کۆنتڕۆڵی حکوومەتدا بن، بەڵام بەشێکی دیکەیان توندڕەون و گوێ بە هیچ بڕیار و فەرمانێک نادەن و تا ئێستا ئامادەنی چەک دابنێن. هەر ئەمڕۆ ئەگەر تەماشا بکەین لە ڕێگەی میدیاکانەوە دیارە لە نەجەف بە هەزاران چەکداری گروپە جیاوازەکانی سەر بە حەجی شەعبی بەنێو شەقام و شوێنە گشتەکان بڵاویان پێکراوە وەک خۆیان دەڵێن بەمبەستی پاراستنی زیارەتکارانە. ئەمەش زۆر جار ینی لە نێوان حەجی شەعبی و لە نێوان هاوڵاتیانەوە ئالۆزی و پشێوی لە عێراقدا دروست کردووە. منەوێت باسەوەش بکەم بە هەر ئەمڕۆ لە پرێس کۆنفرانسەکەی لیوا مقداد میری سەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکان و ڕاگەاند لە وەزارەتی ناوخۆ زۆر بەڕوونی باسی ئەوەی کرد چەک دەبێت لە دەستی دەوڵەت بێت، نابێت لە دەستی هیچ گروپ و تاقمێک بێت. و هەروەها وەزارەت باسی ئەوەی کرد 845 نووسینگە بۆ تۆمارکردنی چەک لە هەموو پارێزگاکانی عێراقیان پێکێناوە مۆڵەتی وەڵگرتنی چەک بۆ زیاتر لە 160,000 کەس دراوە و 143,000 پارچە
چەکیان دەستیان بەسەراگرتووە و باسی لەوەش کرد لە سەرتاسەری دەوڵەت 6 بلیۆن پارچە چەکی جۆرا و جۆرە هەیە و هەمویان لەلایەن تۆمارن و کاتێکیشان دیاری کردووە بۆ ئەوەی کە گروپە چەکدارەکان چەکەکانیان ڕادەسی دەوڵەت بکەن و بۆ ئەوەی تەنها سەرۆکۆزیران بتوانێت کە بڵێن هەڵسوکەوت لەگەڵ گروپە چەکدارەکان بکە و هیچ گروپێکی میلیشیایی لە عراق نەمێنێ چکە وەکو هەمومان نەزانین ینی ئەمساڵ بە تایبەتی لەو کاتەوەی کە جەنگی ئەمریکا و ئێران دەستی پێکردووە ئاڵۆزەیەکی زۆر بۆی گروپە چەکداری میلیشیاکانەوە لە عراقەوە سەری هەڵداوە و نەیانتوانی و تاوکو ئێستا سەرۆکۆزیار نەیتوانی تا ڕادەیەکی زۆر کۆنتترۆلیان بکات. بەێ دیار جەمال پەیامنێر لە هەولێر پایتەخت هەرێما کوردستانی سپاس بۆ vê راپۆرتێ. دوای نزیکەی 7 ساڵ لە ئاوارەبوون یەکەم گروپی ئاوارەکانی سەرەکانی لە ڕۆژاوا ئامادەن بگەڕێنەوە سەرماڵ و حاڵی خۆیان بۆ ئەو خێزانانەی ساڵانێکە دوور لە ماڵەوە دەژین. ئەم گەڕانەوەیە تەنیا کۆتایی ماوەیەکی دوور و درێژی ئاوارەبوون نەبووە و نییە، هەروەها سەرەتای ژیانی دووبارەیانە لە شارێکدا کە دوای چەندین ساڵ لە شەڕ و ململانەی ڕوبەڕووی کێشەی زۆرە. پەیامنێرمان ئەمجەد کوردۆ سەبارەت بە گەڕانەوەی خەڵکەکە بۆ زەیدی خۆیان ئەم راپۆرتەی بۆ ئامادەکردوون. لە قادا ئامادەکردنا کەروانێ الحەسەکی ئەحمەد ئەیۆ یێ 8 ساڵی کۆباوی 6 زارۆکانە ئامادەکاریە vەگەراخوا دکە. ئەحمەد کۆ 7 ساڵن bi derbderî jiya li gel kêfxweşiya xwe ya mezin bo vegerê xemgîniya xwe jî nîşan dide. ji ber ku dizane mal û milkên wan hatine talankirin. 7 سال عملي بقر ولادي هم نعمتك عردمه واخامه وتعبان بتيد تعبين بور ما اجوتي مبدس يخو هذا بور اجوتي عردمه مستندن مالي ما خراكن ما سودي قصفك الغرفاك كتي شرياي ومطبخه خراب وبدا سقف مخفي حبك الشرياي سقف قصفي وكذا نزال شفتي دماي تشتقنا ماي مال قش برن شون قشنا اف كروانا يكم کو 410 مالباتان di nav xwe de dihewîne. Yek ji encamên rêkeftina 29 çile di navbera Hesedê û hikûmeta demkî de ye. Da ku rê li ber vegera bi hezaran malbatan veguhêze. Li gorî berpirsên Komîteya Koçberên Serêkaniyê riyên vegerê hatine ewlekirin û amadehî hene bo şandina kerwanên din di rojên bê de. Ev malbatê godema vegeriyan ji bo gundê wan derdorê wan valayî kestxanî û milkê wan de nebirine. Ji ber wê de ev qafilayê goyvegere qafilakî wê gelekî bi şehnazî be pişî ev 7 sala ji koçberiyê zehmetiyê û êş û elemê godîtin wê vegere ser cîwarê xwe de. Rastî ji bo rewşê de gorî em min daxilî ji mer gotin gorî cîhatên alaqadarî bi êm milê emnî de got rewş aram rewş sed sediye ji ber wê de malbat xwe hazirî xwe dikin me berê wan da bajarê me serêkanî jî amadekarî ji bo qafilên dinê jî têkirin de. Piştî temamkirina amadekariyan, otobîs û trombêlên derbideran diriya serekere derbasî hundirê bajêr bûn li ber dergehê mala bavê xwe di nava Serêkaniyê de. Dîlawer Mihemed bi hestiyarî kete ser çogan û axa bajarê xwe maç kir di nava tewaf û kenê cîranan de. Arda pîroz wextê me re derbas bide bê me re maç kî û rihê xwe jî bo vê axa pîroz bide. Piştî 7 sala piştî zor û zehmetiyê piştî dilekî şewat ew êşa me bi dawî bû ji ber em ê heyatek neh ciyanek neh ava bikin li ser axa xwe Serêkaniyê û xweska wek Xwedê Teala çavê me ronî kir xelkê Serêkanî gişî ronî bibe. Me dixwest wanê ku ez timî ev gotin dibêjim ê ku ciyana xwe zdej dan bi hesreta Serêkanî ew jî îro min rebana vegeriyana bajarê xwe. Di navbera dîmenên şahiya gihiştinê û gazinên ji wêrana mal û milkan kerwana yekem dergehê vegerê li ber sedan malbatên din vekir lêbelê pirsyara sereke vekirî dimîne ka gelo mercên ewlehî û xizmetguzarî dêrê bidin ku ev malbat jiyaneke nû û aram li vir ji nû ve ava bikin. Emcid Kurdo, dengê Amerîka, Serêkaniyê. بەێ داویا داوی دەربدەرێن سەرەکانیە یان هەری کێم کەروانێ یەکێ جوان پشتی 7 ساڵان vegeriyan cih û warê xwe. Bi vê vegerê xuyaye êdî dawî li qonaxa şerpezebûn û derbideriyê bo welatiyên Serêkaniyê êdî dest yan ber bi dawîbûnê ve diçe. Lê di heman demê de xuya dike ku ev veger wê nebê alozî bin. Çavdêrê siyasî û rojnamavan Abdilhelîm Silêman ku bi xwe
او بخوشي خلكي سريكانيه انه هاج قام شلو باواكي زندي تبلي مدبه طاقو برسوا هناك جوان برسان بدا كاكي عبد الحليم دنباش همو كرد البندي في روجيبون جبو تا ومالباتا تا بتايبت هلبت روجا كتايبتا تافيكو تهين لقام شلو يجي لي بري حرتشتي از خوازم تو هستن خوا لقال ين فاغرا في خلكي بيلا يكم يا ولاتين سريكانيه لقال بينارين دنج امريكا بارفا بك بله دنباش ترى سروان خوش كاميرا وهروها بينارين دنج امريكاي رزدار راست يعني هستن ما تبلهبون ايرو و يعني بصالابون بندي فيرو جيبون يعني جبركو كرد وخلكين سريكانيه بتواي باوايكي قلمبر يعني بيسوجو سبب جواري قدر كتن دما كيداكو يعني جرك آلوزي و ململانيا سوري بآلية شارسرية بشوبا لروشافان خلكان كت وارك خراب وحفظ صال نزيكي حفظ صالة ايشو دردي كوشبرية شاندن وزيدباري ويا كيجي يعني روشاوان تكتوشا ابوري يانجي ادروني اولهي وهروها ياجفا كيجي بولو يعني وقو او روج اكو نهي جوتمها 1019 ولو روجك تعلبو روجك رشبو ديروكا خلكي في باجاري ايرو دهي تباغي روجك بنيشان بو جبو خلكي همان باجاريكو دس بكرواني يكم كرن ده فقرا دربري وكوچبري جبولو يعني افرو جلكي بواتي نخاسم يعني تكاربج هما كرد اللي باجير نمابون هروها يعني خلكين باجيريين رسن بحثا نزيكي حشتي حزار كسيدك ودرفي سريكانيين كرواني وان يكيرو دسبيكر كاكي عبد الحليم كيف او جروش متخص هناك هجمارة بدم براستي بيلا يكيا دبيجن شار يعني شارسد بيتري شارسد مالباتن در فاجريانا وبشتي فيك قوناغ تشبه يعني هجمارة كسين كود روجين بيج ده يعني ام بيجن وقتك هي يانجي جدولك دمي هي كو خلق تدا فاجرن ين ما يجي كامبين بنابرن يعني كسين وقت تقول ناف باجارانا ايدي كاربن فاجرن جهوارين خو يعني بأوايكي تفاي نزيكي 13000 مالبات كيماني هاتن تومار كرن شقلكن سريكاني جرك فجرن جواري وفا شدنافا باجير ينجي لغندوارين في باجاري هروها ايرو يعني بريار بوكو دردورا شسد وشلو حفت مالباتا فجرن لي هجمار داكت شارسد وده مالباتا جبر نتمامية هن يعني مسألين كاغزة ومسألين اللوجستيكي بون بي أصليين مزنبون دور يعني بهجمار إيكو هاتبون تومار كرن وهفريز خاري دويت كيميدا أكو سرپرشتيا وغيرها خلقي دكي چارسدو ده مالبات بأوايكي فرمي بري خدان بله كاكي عبد الحليم زيدي وين مالباتني دجي يعني بله نا متخص تشتكي ايرو قالك الوزيشي تشبون بافچون هناك ايريش عربين كو ناف سريكانين ايريشي كسين كو فاجريانا في دربدرين كو فاجريانا جي خو كربون حتى ريفبري يعني فرمانداري گشتيه هيز سوريا ديمقراطيك مزون عبد يجي داخل يعني كدوي كداو او ايريش شرمزار كرين يعني خوياي افجر ونا يعني وقالك الوزي هم وين تشتكي حسام بن هجرت هناكي بكورتي بحثا بويرين ايرو بكا وكاوي حكومتها سوريا تشغافا بابي تشغارانتينك وكسين كوهين لواشو لكامبا واشو كانين يعني كسين نافاجارنا باولهي فجرن سريكانيه يعني دمي بيج بري انا ام تم ام داغرين يعني مدقوت مساله اولهيه وجارانتيا فجرا خلكيش بوناف مالو ملكين خو او يا سركي جرك جيب ومسالاك يعني حساسياوي برزيديه جرك باش بجيب بجوار
براسي يعني خلق فقريان همان يعني جروبي ده همان كرواني ده فقريان حتى نافا باجيرجي قالوا زيت النبو لبشتي درباسبونا دور ساعتك او عربين هاوردا ايكو بوان نخل كين رسن بركو يعني سريكانيه كردو عربي هن لي خلكين اي نرسن اي بش 2019 كو هاتن سريكانيه اوانا الو زيد خصنو ايريشي خلكي كرن وقفلوان قارن و قبول ناكن فقرن سر مالو ملكي قوا ودرباسي تاخي وان ببن دقوتن افتاخي من اف مالي من تشينا بنون ورن يعني براسي مثلا يعني وقت مثلا كو خودي مالي محروم جمالا يعني كاك عبد الحليم كاك عبد الحليم يكج خالن سلكيا ركفتنا بيستونه قانون تشليه دناف براهيزن سوريا ديمقراطيك وحكومتها دمكيده اوكو فغرب اولبا ليش ما حطانها افكسيكو بشي 2019 هاتن سريكانيه شما حطانها نهاتن درخستن وناغرن جهو واري خويانجي او كومن تشكدار كو هناك جوان هند وردنا شما ناين درخستن حكومه تدبيجه راسته يعني يجبو مجبير نكن سيروان يعني جروبين تشكدار ان سوري جدا جدانا فانا اي بسر ارتيشان اجتماعي بسر تركيا فبوي نيجريداي هي تحرير الشام حتى شاكو ابو محمد يا او سروكو ماركو او سروكيوي جبولو يعني اف جروبانا هنا باش انتجرنا نبون بشك جي حكومتي بقوايكي بجيوا وبرياري حكومتي جي ديارك وقبولناك يعني افجي شويه يعني نشانه ويا كيبو ايرو ودما وخلق دقصن هرن مالي اف تشكدارانا هات بشيا خلكي وريل وان قرتن وان قفل وان قارن هروها يعني او يعني مثلا ديجي هي افخل كان ناخذن فقرن جيواري قيرسن خلق كان ديرا زورين هناك بارزگاه حلب نج اندري سوري وكيدن ناخذ جبركوت مايوان مالو ملكن خلكن سريكانيه دهي وهروها بركي هن جوان فرمان برن ناخذن دفجوي دفري بردن ول للسر مالو ملكين خلكي سريكانيه رسم كاكي عبد الحليم وبن اصلا بقولوا يعني هزن اولهي قال لك بله براستي كاكي عبد الحليم وبارستنا خلكي بكن جارانتي بده بله براستي مجارك الوزو ودودريج جي وشخو امجي ليفر لدنج امريكا مي باواكي روجانا هريكيم دفي بروسيسا فغراندنا خلكي ده امي بشوبينن لي جالكس باس جبو بجدارياتا وجبو فان شروفيتا كاك عبد الحليم سليمان جادير سياسي وروجانا وانج قامشلو سباس بله امج روجاواجی دچن باکور لترکیه نوها قانونا چارچوی ایرو دشمه به تایبت لپارلمانیه داکو دنگدان لسر ورکرن ده هشت گلاویجه داکو بری یعنی هفته ابوری اف قانون د کمیسیونا داده جهلا اک پارتیا دا سالادار دم پارتیا سر بکردان و مهپه او پارتیا نو هاته پجراندن بو آگاهین هری داوی در باره و پروسس نوها پیامیر ایوب دمیر ج استانبول الگلمیه دم باش ایوب نوها برنویسا قانونا چارچوی لبردست اندام پارلمان ترکیه آگاهی نو درباره دنگدانی پروسس دنگدانی کنها پیکتی چنه راستی او قانون چرچوه ساعت 11 ایرو دا دست پیکر هیچی در دوام دکه بدایت دا سروکین گروبین پارتین سیاسی قصه کرن لسر و قانونی پشتیوی جی سروکین پارتیان در حقیقه در نرینه و فدا انا هفت پارتی دوی یعنی پارلمنتو ده هیه پارلمنتری وان انا قصه دکن سر و قانون چرچوه ای شف دبه کو اف قانون وره یعنی تنگ وره داین که ایرو نگیه دبه کو سبجی بردوام بکه انا امجی خواه وقتا که بشتری وشانه بون هجی سروان قصه بردوام دکر و صادیاره کو یعنی دبه کو سبجی بردوام بکه باشە ئەیوب لایەنە کوردیەکان چ دەڵێن سەبارەت بە ئەم یاسای چوارچێوەیە؟ ئاراستی یعنی divê derê da gelek nêrxandinê taybet derkevne pêş mesela Kurd dibêjin ku yani kemasî be jî zêde be jî başê ku li ser mesela Kurd ve tê qisekirin lê daliyê din da jî Kurd dibêjin ku
yani ev katişli kutin kısakirin tevahi leser peçeklerine PKK anji feskirina PKK derdi ve peş le rasti perskirek evkas asan yine pediviye ku mesela kurçi tekeve navve kanuni deheladın da cibisa yani alin PKK da cidafiyene kapedain او دبیجن کو بله اواوت مینا دستپیکه که لی ناوی کرد تو دبی قانون دا درباس نبیه پیدویه کو yani dve deri da hın tiştin kulusar mesela kurdeji çaresi ki da derkevine peş deheladın da jî kanun embejin îro anjî sube were erekrin ku ji bo vî jî xwesedan pêncî zêde yek têr dike partiyên siyasî geyri partiya baş yedine hemamat dibêjin ku yani erê nîşan dar qisardan we da erê derdikeve pêş wisa diyare ku ji vî şundatir wê rengekî din derkeve holê. بله ایوب دمیر پیامنیر لستانبول گلک سپاس بو وانو چواگهیان سپاس خوش بەواژۆکردنی پەیمانی بەرگری نێوان تورکیا سعودیە و پاکستان هاوکێشە ئەمنی و سیاسیەکانی ناوچەکە چوونەتە قۆناغێکی نوێیەوە ئەم ڕێکەوتنە کە هاوکاتی بەرزبوونەوەی گرژیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست داهاتۆتە ئاراوە پرسیاری جدی لەبارەی ڕۆڵی ئەمریکا و هاوسەنگی هێز لە ناوچەکەدا دروست کردووە. ئێران دەڵێ ئەو ڕێکەوتنە بە مەترسی بۆ سەرخۆی نابینێ، بەڵام تا ئێستا واشنگتۆن هەڵوێستی فەرمی لەو بارەیەوە ڕانەگەیاندووە. پەیماننامەکە بۆ ئەمریکا و داهاتووی سیاسی ناوچەکە چی دەگەیەنێ؟ ئەو کارە مزلەم یاساک لە ستودیۆی دەنگی ئەمریکا لەگەڵمانە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە. ئۆزلەم باس کە بۆمان کە تا ئێستا واشنگتۆن کاردانەوەیەکی فەرمی بۆ ئەم پرسە نەبووە، ئایا پسپۆڕانی ئەمریکا ئەم ڕێکەوتنە وەک ڕێکەوتنێکی هاوبەشی بەرگری ئەمنی دەبینن یان نیشانەیەکی شە بۆ ئەوەی هاوپەیمانەکانی ئەمریکا چیتر نایەنەوێت تەنها پشت بە واشنگتۆن ببەستن؟ بفرا بلدنا پسپورین امریکی ده هر دو نیرین جی تینه دیار کرن براستی لپرانی آوان پیمانی نوک دورکستن یا دا وقتنا جو واشنگتونه حتی بلکی جور به جور کرنا هفکارین اولهیه دنرخینن اصلا ایدن دن taş baş ببرینه که ایرو me پیویاج انستیتویا بروکینز دبیجه که نه پیکان و نه ممکنه که واشنگتن و پیمانی وک سه هفکارین خواه عاجز ببینه جبرکوری و بریا ترامپ دمک درجه جهبندین خواه دخوازه که باری evliliği زیاده تر پارو بکن. الیسن ماینر جی اتلانتیک کنسول جی دبیجه پیمان هولاریا ده نشان داده که او همبر سینورین کانینا پاراستنه یا واشنگتونه ده نوا هفلین نودهه. لی ماینر هفدن بالی دکشینه که پیمان دکاره به آرمانجا واشنگتونه جی هفسنگ به یا که دخوازه رولا امریکای لشکری جی گارانتوریا evliliği حرمی و گوهرینه کوردیناتوریا هفکارین خواه. لی بفرادی علیه که دنجی هیه لگور گلک پسپوران پیمان نشان داده که انقره، ریاد و اسلام آباد ایدی نخوازن evliliği خواه تنه بسپیرن واشنگتونه جبر ویه که ev ne خواه درخواستنک جی امریکاییه لی نشانه که هفکارین واشنگتونه دخوازن هنک زیدتر سر بخود بگرن پسپور دبیجن. باشا اوزدم خالا سرکیه و پیمانا مکایه دبیجه کو ایریشا لسر یک اندامی جوان هر سه ولاتان تیوی واته کو ایریشا لسر هر سه ولاتان باشا از پابند بونا هان دوار پراکتیک تیده چاوا دکاره وره جیب جی کرد و گلو واشنگتن و میکانیزمانو چاوا بنرخینه سیروان بلگیا تام یا فرمی وکی تریشی زانی پیمانا مکیه و جمارا خالن وی هین نهاتن عشق رکرن لی امتنی دکارن جداخویانی این کاربدستن سی ولاتان سر ناورو کاوی هن آگاگین بر بچاف را دگهینن لگور وان داخویانیان خلاص سرکه یا پیمان دبیجه کو ایریشه که دیجی یک اندامه کی اویمینا ایریشه که دیجی هر سیان وره حسفاندن لی سیروان پیمان دسوردانه کی لشکری یا دمودست جبون وان سین ولاتان مجبور ناکه بریا کو او شوازا الیکاریا خو دیار بکن او شوران بکن اوالی کاری دبکاره پروکرنا استخباراتی بروانیا اسمانی evlihiya deryایی پرورداهیا لشکری یانجی درو شکه گرانده پیشگیریا لشکری به سیروان هروا حتی نها تی پیشراست کرناک فرمی تونه یکو عربستان سعودی یانجی ترکیه کتیه بن سیوانا ناوکی یا پاکستانی
لگور پسپوران جبو واشنطنه پیمانه که به ویرنگی دکاره باره بریوانی جی کم بکه لی جالی دن و امریکا و چاودریا پیک هاتنا لسر عرده بکه که ترکیه و پابندیا و پیمانه چوا به اندامتیا خویا ناتوی ره هفسنگ بکه و گلو پیمان و وک تمام کرا سیستما اولهیه یا امریکایی بخبته یان و ببه ناونده که هیزه یا سر بخوال حرما روجلاتا ناوین. بله سپاس ازلم یا ساک سپاس با آماده کردن سپاس سیروان و سپاس بفرج. بله پسپورین ساغلامیا درونی دبیجن کو باندورا درونی یا ایریشن کیمیا باران حلبچه زیان نتنه لرزگار بویان کریه لی بله لزاروک وان جی کریه و ترامایه بو چند نفشان بردوام کریه لی اویک ددمک داته کو باره کرتا ساغلامیا لحلبچه ج خوا نها گرانه لگل کیمبونا پسپورین ساغلامیا درونی و کیمبونا درمانان پیامنیر فرحان هورمانی او راپورت آماده کریه. ڕۆژانە سەردانی نێوەرشیفی ئازارەکانی ماڵەکەی دەکاتەوە کە ڕۆژگارێک حەو خوشک و سێبرای تێدا کۆ دەبوونەوە بەڵام کیمیابارانی هەڵەبجە خێزانەکەی هەڵوەشاندەوە و ئەو پێی وایە هیچ شاید حاڵێکی کیمیابارانی هەڵەبجە ڕزگاری نەبووە لە شڵەژانی دەرونی سوڕێگە خۆ بەناو دار و درەختەکە ئەزانم باوکم لەکوێ دانیشتووە دایکم لەکوێ بۆ خوشکەکان لەکوێ یاریان کردووە لەبەرەوە ڕۆحیانەتێکم تێکەڵاو بە درەختەکان بووە ماتیەک بە سەرجەم دەموچاوی هەڵەبجەیەکانەوە دیارە چارەسەرکارانی دەرونی ئاماژە بە دیاردەی گواستنەوەی زەبری دەرونی لە نێوانەوەکان دەکەن و دەڵێن ئەو دڵە ڕاوکێ قوڵەی بەرنەوەی یەکەمی ڕزگاربوانی چەکی کیماوی کەوتووە ڕاستەوخۆ ڕنگدانەوەی بەسەر تەندروستی دەرونی نەوەی دووەمیشدا هەیە ئەوانن کە کاتێکە بینی باوکی دایکی یان کەسێکیانە ناو خێزانەکەیە کە بۆی بەرکەوتو چەکی کیمیاییەوە ئازاد دەچێژێت و دەبینێت ناڕەحەتەوە ناتوانێت هیچ شتێکی بۆ بکات لەو کاتەیە ئەمەش بارگاوی دەبن یعنی بۆ بارودۆخەوە ئەگەر هاوکاری وەرنەگرن لە دەرەوە بۆ خۆشیان و بۆ کەسی پلەیەکی بەرکەوتۆکە لەو کاتەیە بەڵێ ئێمە خەڵک سەردانمانەکات کە نەوەی دووەمی بەرکەوتوانی چەکی کیمیایی نەخۆشخانەی چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاوی لە هەڵەبجە تەنها خاوەن هۆبەیەکی سنووردارە بۆ خزمەتگوزاریە دەرونیەکان پزیشکانی پسپۆڕ جەخت دەکەنەوە زۆربەی سەردانیکەران تووشی شڵەژانی پاش زەبری دەرونی بوون حاڵەتێکیان تووشە پێوترێ شڵەژانی پاش زەبری دەرونی کە کورتکراوەکەی بەنگلیزی پێوترێ PTSD بەڵام ئەم حاڵتە لەبەر ئەوی لە پێشە چارەسەر نەکراوە زۆربیان ئەبێتە درێژخایەن ئەنجا بەگشتی کە بێتە درێژخایەن زۆربیان ئەبنە نەخۆشی خەمۆکی درێژخایەن کە تووشی نیشانێکش ئەبن کەوای لێکا کاریگەرێکی زۆر ئەبێ لەسەر ژیانی ڕۆژانی بە تایبەتی بیرچونەوە کەمی تەرکیز کەمی دەرمانی چارەسەری نەخۆشە دەرونیەکان گرفتێکی دیکەی توشبووەکانە دەنگی ئەمریکا ئەم گرفتەی گەیاندا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە بڕیاریاندا سەردانی هۆبەکە بکەن و لەگەڵ پزیشکانی پسپۆڕیش ڕاوێش بکەن بۆ دابینکردنی دەرمانەکان وەکو بڕێوەبەراتی گشتی تەندروستی پارێزگای هەڵەبجە بەدواداچوونی جدی بۆ ئەو بابەتەکەین سەردانی بەشی دەرمان و پێداویستی پزیشکیەکەین هەر دەرمانێک لەلایەن پزیشکی دەرونیەوە بۆ نەخۆش بنووسێت بەش بکرێتەوە بۆ ئێمە هەوڵەدەین لە ڕێی کۆگای دەرمان و دوای وەرگرتنی ڕەزامەندی بەڕێز بەڕێوەبەری گشتی بۆیان دابین بکەین چیرۆکی هەڵەبجە تەنها یادەوەرینامەیەکی ڕووداوێکی ڕابردوو نییە بەڵکو ئازارێکی زەق و زیندوو ئێستاشە جەنگێکی بێدەنگ لە ڕۆح و جەستەینەوە لە دوایەوەدا درێژەی هەیە پێویستی بە هەنگاوی کرداریە تا زامەکانی ساڕێژ بکرێن فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە يعني اف باندورا درونية لسر قرباني حلبشة نتنه ددمكي دراشت بري بويرا كيميا باراني بري 38 سالان شي بويا اللي انجامين و باندورا حتى هاجي بردوام سر نفشان مجارك دنجي هي بفرا ويرو وزير جنگي امريكا بيت هكسث شو ولاية ساوث كارولاينا يعني كارولاينا باشور لويدكي بنجها كالشكري فكر نجو فكر نافي جوهرت بقارن با لنزيجرا راسته لنزيجرا راسته سيناتوري كوماري كو بريشن حفته يا كوچا داوي كر دوست نزيكي كردان بو لولايتا ولايتا كونونراتيا وذكر ايرو باوايكي فرمي حكومه امريكي نافي وي بنجها لشكري ارتشا امريكي كر لنزيجرا جبو ريز گردن ل وي سيناتوري امريكيه نافدار
بەلێگەلی بینێران بڤەیەکێژی ئەم گەهشتن داویا بەرنامەیە خۆیان ئیرۆ حتا بەرنمەیەکە دن و ڕۆژەکە دن ببینن دخێر و خۆشیێدە. کاتێکی شاد و شەوێکی ئارام بۆ ئێوە بینەرانی عزیز تا بەرنمەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.